والله ئەو هێرش و پەلامارانە با بڵێن ئەو پیلانەی کەوا ئابلوقەی هەرێمی کوردستانی داوە پەیوەست نییە تەنها بە داعشەوە لەولاوە سوپای تورکیا و جەندەبەی تورکی بە قوڵایی خاکی کوردستانە بڵاو بوونەتەوە لەم لاوە ئێران بنکۆڵی محاولاکە بنکۆڵی ئەمە زمینەی هەرێمی کوردستان بکات لە ڕێی گروپە شیعەکانی سەر بەخۆیەوە هەوڵی پەرکردنی ناوماڵی کوردەدات لەولاشەوە داعشش دڵنیا بە داعش دامێکی دەوری نەبێ ئەو داعش ئەوانە نین بتوان بەو شێوەیە زەبر بوەشێن بەخوا لە تورکیا و لە ئێرانیشەوە و لە ناو حەجی شعبیشەوە اینجا عشایری منطقەکە هەمووی پشتیوانیان لێکن و دامیانەکەن و چاوساغیانەکەن و ڕێنیۆنیانەکەن بۆی زەبر لە پێشمەرگە بۆشێن بەڵام هۆکاری هەرە سەرەکی و بنچینەی و بنەڕەتی شێواوی نێوماڵی کوردە ئەگەر بەهات بە ڕیزەکانی هێزە سیاسەکانی کوردستان یەکگرتوو بوونە ئەو وەختایان توانی کارتێکی وەکو کارتێکی فشار لەگەڵ حکوومەتی عێراقیە بکەوتناتە گفتوگۆ ئەو بۆشایەکەوا لە ناو هێزەکانی عێراق و هەرێمی پێشێزی پێشمەرگەدا هەیە ئەو بۆشایان پڕ بکردایەوە کە لێنێ دروست نەبووە داعش بتوانێت بۆ شێوەیە زەبر بۆشێنێ ئێستا بینین چەندی وایە یەکی گرتوتەوە بە ناوەیەکی گرتوتەوە تەحالوفی دەولی ئەو پەڕ یارمەتیاندا چ بە پارە چ بە چەک چ بە ئالیات تەقسیری نەکردووە بەڵام لەوە لە ڕواڵە تا یەکیان گرتوتەوە لە ناوڕۆکە من ئەوە نابینم هەتا لە نەک لە مەسەلەی هێزی پێشمەرگە و یەکگرتووی هێزی پێشمەرگە و تەشکیلکردنی سوپایەکی یەکگرتووی پێشمەرگە بەڵکو لە ڕووی ئیداریشەوە تەماشاکەین دوو ئیدارە یان دوو ئیدارەیە گەورەترین کەرێن دروست دەکا بۆ ئەوەی دوژمنان بتوان زەبری خۆیان بۆشن بە هیوام حیزبەکان بە خۆیان دابستنەوە بەر ناوماڵی کورد ڕێک بخەنەوە بتوان ئەو کەرێنانە لە دوژمنان بگرن ڕێگە لە پیلانی دوژمن بگرن من دڵنیام زەفەرمان پێ نابنەوە زیات منیش ئەزانم ئەشی بیسین و ئەشی بینین ئەوەنە هەمەرەوە ئەوەنە سلاحە و ئەوەنە پارەیە تەرخانکراوە بۆ دیوانی کەواڵ یەکیان گرتوتۆ لە نێوان هێزەکانی هێزی پێشمەرگەی پارتی و یەکێتیە بەڵام ناوڕۆک داوان نییە ئەوە ڕواڵەتە من دڵنیام ئەم ئاوکاریانەکەوا ئاگاتە ئەو لیوانەش بۆ مەبەستی حیزبی بەکاردێ زیاتر وەک لەوەی مەبەستێکی نێتەوەی وەڵی وەگەر شتێکی دیکەی ئەم کوردستانە بازرگانی پێواکرێ خۆیان پێ بەهێزەکەن و بازرگانی پێواکرێەوە وەکو هەر شتێک ئەو قەیرانانە کە لە کوردستانان ڕۆدات هەمووی هۆکارەکەی گەڕێتەوە بۆ پەردبوونی هێزە کوردیەکان ئەو نەتیجەوەی پەردبوونە هەتا متوانێتیان نێوان یەک لەدەست داوە هەموو شتێکیان هەر برا بەشە ئێستا باسەکەن گوایە بودجەی هەرێمی کوردستان بەشی ئەوە ناکەکەەوە موچە بدرێت ئەمە لێم لە 143 دەمەوە لە 150 دەم 1 میلیارد دینار تەرخان بێ مەسەن بۆ موچە بۆ نموناڵێم لەو میلیارد دینارەیە ئەمە 430 میلیۆن 570 میلیۆن ئەگەر 2 میلیارد بێ ئەمە 160 دا ئەو نادا ینی مەسەلە حیزبەکە زاڵکەن بەسەر هەموو شتێکەوە پێگەی حیزبی بەخۆت کەنیتر مەسەلەکان خراوتە لاوە ئەگەر بەو منتەڵەقە تەماشای وەزعەکە بکەین من دڵنیام داعش زیاتر کەرێنی زیاتر زەبی زیاترمان لێت چارەسەر چییە بۆ ئەم وەڵی چارەسەر خۆی کشمەلیکە بەس کشمەلیتمان پێ ناکرێت ئەم دەسەڵاتدارنەی ئێستا لەسەر هەرێمی کوردستان بەڕاستی بە خەڵکی دەسەڵاتدارەتی نەماون باشتر وایە فشار هێزێکی فشار دروست بکەین چاکسازی بکەن